باسی کۆچی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو دەبێتە ساڵی 1442 کۆچی واتە تێپەڕبوونی 1440 ساڵ زیاتر بەسەر کۆچەکەی پێغەمبەری ئەکرەمە سەری ساڵی ئیسلامیە. پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ کۆچەکە لە شاری مەککەوە لە بۆ شاری مەدینە. بزانین پێغەمبەرانی خوا لەبەرچی کۆچیان کردووە. دیاردەی کۆچ دیاردەیەکەی کەونیە، دیاردەیەکە لە بوونەوەردا بەردەوام کۆچ کراوە. پێغەمبەرانی خوا سەلات و سەلامی خوایان لەسەر بێ یەکەم پێغەمبەری خوا کە نوح عەلەیه سەلام، لە دوای ئەو گەورەترین پێغەمبەری خوا کە پێغەمبەر ئیبراهیمە، ئەنجا پێغەمبەر موسایە سەلات و سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ هاڕونە. ئەمانە هەموو کۆچیان کردووە. کۆچیان کردووە لە چێوە؟ لە بۆچی؟ کۆچیان کردووە لە شارستانیەتێک کە لێوا و لێو کە پڕپڕ لە زوڵم، لە ستەم، لە توغیان، لە سەرکەشی، لە توانەوە، لە هەژاری و لە نەداری، لە گرتن و کوشتن و لە ناوبردنی مرۆڤەکانەوە، لە پێشێلکردنی هەموو مافەکانی ئینسان، لە بۆ ئەوەی کە بەڕاستی لە بۆ موجتەمەعێک، لە بۆ کۆمەلگایەک، لە بۆ شوێنێک کە ئەمن و ئەمانی تێدا بێ. بۆیە پێغەمبەرانی خوا سەلات و سەلامی خوایان لەسەر بێ هیجرەتیان کردووە. پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای لێبێ مامۆستا و ڕابەر و پێشەوامان محەممەدی کوڕی عەبدوڵڵا لە دوای 13 ساڵ لە شاری مەککە لەگەڵ زوڵم و ستەمی قوڕەیش و سەرانی قوڕەیشە، لەگەڵ حەسار ئیقتیسادی 3 ساڵی بەردەوامە، لەگەڵ ئەشکەنجە و ئازاری سەحابەکانیدا، لە پاش گرتن و لێدان و کوشتن و برسیکردنیان 13 ساڵی بەردەوام بانگەوازی دەکرد لە بۆ پەیامەکەی خوای گەورە و داوای پشتیوانی لە خەڵکی شاری مەککە دەکرد کە پشتگیری پەیامەکەی خوای گەورە بکەن و پشتیوانی لە پێغەمبەرەکەی بکەن. بەڵام ئەوان لە کۆتا جارە بڕیاریاندا بەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیرۆر بکەن، اختیالی بکەن. وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين. ئەمە کۆتا بڕیاری قوڕەیشە لە بۆ تیرۆرکردنی گەورەترین پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ. بۆیە پێغەمبەری خوا کۆچەکە هیجرەت دەکا و شاری مەککە ئەرزی باو باپیرانی مەملەکەت و نیشتیمانەکەی بجێ دێرێ. مەملەکەتێک کە لێوا و لێو لە زوڵم و لە ستەم و لە چەوسانەوە پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ بجێ دێ لێو دەڕوا لە بۆ شاری مەدینە لە بۆ ئەوەی کە ئەمن و ئەمانێک لە بووە مسلمانان و لە بۆ خۆی و داوە و بانگەواز و پەیامەکەی. واتە لێرەوە ئێمە لە هیجرەتە تەنها ئەوەندە دەڵێن هەر کاتێک کۆمەلگایەک، هەر کۆمەلگایەک لە هەر سەردەمێکە لە هەر شوێنێکە کە پڕ بوو لێوا و لێو بوو لە زوڵم و لە ستەم و لە توانەوە لە خواردنی مافی ئینسانەکان، ئەو کاتە مرۆڤەکان لەو کۆمەلگایەدا کۆچەکەن لە بۆ شوێنێک، لە بۆ موجتەمەعێک کە ئاوەدانی تێدا بێ، کە ژیانی تێدا بێ، کە ئەمنی تیا بێ، کە ئەمانی تێدا بێ، کە مافی ژیانی تێدا بێ، کۆچەکەن و بجێ دێلن. ئەمە کۆچی هەموو پێغەمبەرانی خوا بووە سەلات و سەلامی خوای لێ بێ. لە دەستی وەکو کافران بە پێغەمبەرانیان دەگوت وقال الله سبحانه وتعالى قال الذين كفروا لرسلهم لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا. کافران و بێ باوڕان بە پێغەمبەرانیان دەگوت لە زەوی خۆمان، لە مەملەکەتی خۆمان دەرتان دەکەین یان دەبێ بگەڕێنەوە ناو میلەتی ئێمە و عەقیدە و بیر و باوڕ و مەنهەجی کافران و بێ باوڕان. لێستەیە بەڵێ پێغەمبەرانی خوا ئەنجا خوای گەورە فأوحى إليهم ربهم لنسكننهم الأرض. گوتی خوای گەورە فەرمووی ئێمە بەڕاستی لەو زەوێدا جێنیشتان دەکەین وەلەنهلكن الظالمين، بەڕاستی ستەمکارانیش لە ناو دەبین. سەرنجام ستەمکاران لە ناو چوون و پێغەمبەران کە هیجرەتیان کرد و کۆچیان کرد ئەوانیشمانەوە. پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ مەککەی بجێهێش هیجرەتی کرد، بەڵام ستەمکارانی مەککە لە ناو چوون. پێغەمبەر موسا و هاڕون حەڤارەتەکەی فیرعەونیان بجێهێشت، بەڵام فیرعەون و دار و دەستەکەی جەلادەکانی تیا چوون و لە ناو چوون. پێغەمبەرانی خوا هەموویان ئەوانەی کە کۆچیان کردووە و هیجرەتیان کردووە لە پێناو خوای پەروەردیگارە، وەکوی پێغەمبەر ئیبراهیم فەرمووی ئینی مهاجر إلى ربي، ئەی پەروەردیگارم کۆچەکەم هیجرەت دەکەم بۆ لای پەروەردیگار. بەڵێ بەڕاستی هیجرەت ئەم دیاردەکەونیە گەورەیە بەردەوامە. ئێستەش مرۆڤەکان هیجرەت دەکەن لە زوڵمی ستەمکاران و زاڵمان و زلهێزەکانی جیهان لە بۆ ئەوەی کە جێگایەکی
مەملەکەت و وڵات و نیشتیمان و گوندێکی ئارام و پڕ لە ئەمن و ئارامی بدۆزنەوە. خوای پەروەردیگار لێ ئەپاڕێنەوە ئینشاءالله ئەم کۆچەی پێغەمبەری خوا ئەم سەری ساڵی کۆچێمان بۆ بکاتە کۆچێکە ئێمە ژوازدە و هەموو زوڵم و ستەمە بێنین لە بۆ ئامان و ئاوەدانی و لە بۆ خۆشگوزەرانی کۆچ بکەین، واز لە هەموو زوڵم و ستەمێک بێنین، ستەمکاران دەرسێک وەربگرن لە کۆچەکەی پێغەمبەری خوایە، چونکی عاقبەتی هەموو زوڵم و ستەمێک و زاڵمیەک لە ناوچوون و تیاچوونە ئەم زەوێشی بسوڵمانان و باوەڕداران و شوێنکەوتوانی پێغەمبەری خوایە. ئینشاءالله ئەم کۆچەی پێغەمبەری خوا دەبێتە مای سەرکەوتن و ڕزگاربوونی ئومەتی پێغەمبەری خوا و مسلمانان ئینشاءالله لە هەموو میحنەت و ناخۆشی و ناڕەحەتیەک. وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه أجمعين.